گەڕەکی کوردستان یەکێکە لە گەڕەکە کوردنشینەکانی کەرکووک و ماوەی زیاتر لە 10 ساڵە بە بیانووی زیادەڕۆیی پرۆژەی خزمەتگوزاری بۆ نەکراوە. هەرچەندە ئێستا بڕیاری قیرتاوکردنی چەند شەقامێکی سەرەکی گەڕەکەکە دراوە، بەڵام نەبوونی ئاوەڕۆ بووەتە گرفت لە بەردەم بە ئەنجامگەیاندنیەوە پرۆژەیە. دانیشتوانی ئەو گەڕەکە نیگەرانن لەوەی تا ئێستا نەتوانراوە کەمترین خزمەتگوزاری بۆ گەڕەکەکەیان دابین بکرێت. کێشەی سەرەکی گەڕی کوردستان چاکردنی جادەکانێتی نەبوونی ئاوەڕۆیە. چەندین ساڵە خەڵکی ئێرە بەدەستە و کێشەوە ناڵێنێ. ئێستا بە بڕیاری شارەوانی کەرکووک بڕ 1 ملیار دینار بۆ ئەم گەڕەکە دابین کراوە کە بڕەپاریەکە جێی ئەوە نییە کێشەکانی گەڕی کوردستانی پێ چارەسەرکرێ. ئێستا ئەو 1 ملیار دینارێکە بۆی دابین کراوە ئەڵێن ئێمە بەبێ ئاوەڕۆ ئەم پرۆژەیە گەیەنە ئەم گەڕەکە. دیارە گەر بەبێ ئاوەڕۆم پرۆژە بگەێنێت ئەم گەڕەکە هەر هەمان شتە. ئێمە وەکو خەڵکی گەڕەکی کوردستان بەڕاستی هیچ شتێک بۆ ئەم گەڕەکە نەکراوە. لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەم گەڕەکە زۆر بێ خزمەتە، زۆر بێ هاوکاریە، نە کارەبای کارەبایە، نە پرۆژەیە نە ئاوی ئاوە. بەڕاستی وەختەی دەنگدان دیە هەر ئەمە دێ و ئەوە دێ و ئەڕا بە کەیفی خۆیان. ئەمە لێ من واکەم ووا لێ من واکەم. بۆ نمونە ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە، خەڵک ئەم شارەیە لەم دەور پشتە نیێزگا خۆی بە چاخۆی شتەکانە بینی. ئێمە گلەی و گاز نەمانەگەین لە فەیسبوک گەین، بەڕاستی وەکو خۆمان ناگەین پێی لە فەیسبوک ناچارین لە کۆمنت بۆی بڕۆین پێی بڵێن کاکە فڵان کەس وەرە سەرێکی گەڕەکەکە بکە لە خۆتەوە نیێزگە. ئێمە گلەی و گاز نەمان زۆر هەیە لە بەرپرسانی ئەم شارە بە تایبەتی لە ئەندام پەرلەمانەکان. دام و دەستگا خزمەتگوزاریەکانی شارەوانی و ئاوەڕۆی کەرکووک لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی گرفتە خزمەتگوزاریەکانی ئەو گەڕەکە، بەڵام بە قسەی ئەوان نەبوونی بودجەی پێویست بۆ تا ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکە. من نازانم حکوومەتی عێراق بە نیازی چییە، ینی ئەو پارانەی کە ئەینێرێ بە شێوەیەک لاوازی دێ بۆ کەرکووک. بەڕاستی ئەنجەی شەرمە ئەم ئەهم پرۆژەیە ئەو پرۆژە هەیە مەسەرەن دەمانگە تا ئێستا پارەیەکی وەرنەگردو. ئەخە ناکرێ ئەو مقاولێش کە پارەی سیولەی نەقدی پێنەمێنێ ناتوانانی ئیشکاویش زیان و زەرەر بە خەڵکی شارەکە و یان ئەو گەڕەکە ئەگەیەنێ. بۆیە بەڕاستی لە هەموو بوارەکانە کەرکووک بێبەشە. ئێمە وەک شارەوانی تا ئێستا بۆ ئاگاداریتان ئەوە 2020 هەمووتان نەزانن میزانێ نەبوو. ئێستا 5 مانگە ئیقراری موازنە کراوە تا ئێستا تەصدیق نەکراوە. من دەجار لەبانەکە دوای ئیقراری موازنە بگرە 15 جار چوومە بۆ بەغا بە دوادواچوون بە هەموو عیلاقاتی پەرلەمانتار و ئەوانی کە لە بەرپرسن لێرە محافظ و هەر هەمویان لەگەڵ وەزیرەکانیشە تا ئێستا تەصدیقی میزانیان نەکردو. یعنی مؤسسەیەکی وەک شارەوانی تا ئێستا دینارێکی تیا نەماوە. ئێمە لە پلانی خۆمانە لەگەڵ شارەوانیە پلان هەیە کە دووسایدی عمل شعبی با بڵین ڕێگای کەرکووک دبس چاک بکرێتەوە. ئەو ڕێگایەت لە پلانەکەیە ئاوەڕۆ هەیە. ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ ئەتوانین 150 بۆ 160 کێشەی گەڕەکی فەیلق حەل بکرێ. پێش 2 هەفتە پێش جەژنە ئێمە لە محافەزە کۆبوونەوەما کرد. لەناو کۆبوونەوەکە باسی ئەم کێشەیە کرا. موافقەیەکی مەبدەئی درا کە ئێمە کەشف و شتەکانی حازرکەین و بینێرین بۆ محافەزە بەشک و ئەو دووسایدە تەتویری پێ بکەن و چارەسەری ئاوەڕۆکەی بکەن. ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ ئێمە ئەتوانین 150 بۆ 160 کێشەی گەڕەکی فەیلق چارەسەرکەین. جگە لەوەی بە پێی زانیاریەکان ساڵی ڕابردوو بودجە بۆ ئیدارەی کەرکووک تەرخان نەکراوە، ئەم ساڵیش تا ئێستا هیچ بودجەیەک نەگەشتووەتە شارەکە. هەر بەو هۆیەوە لە 180 سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان کارکردنتیان داوەستاوە و ناتوانرێت تەواو بکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.